سلااوان لەبێ ئەڵبەت وەڕونە نزیک بە 2 مانگە بێ موچی موچە خۆران دابەش نەکراوە بازار ستی تەواوی پێوە دیارە کاریگەری ئەم قەیرانە دارایی و ئابوووریە بەسەر زۆرێک لە هاوڵاتیانەوە دیارە من ئێستا لە گەڕێکی ڕزگاریم لە شاری سلێمانی ئەم دیمەنانای بینن دیمەنی خێزانێکن کە هەفتەیەکە بێ لە نێو باخچەیەکی گەڕێکی ڕزگاری ژیان بەسەربن لێرە چادریان هەڵداوە ئەمە دوو مناڵەکانەوە خێزانەکان هەر لە نێو چادرەکە بۆ وەرگرتنی ئەوەی کە زانیاری لەسەرەوەی بۆ هەفتەیەکە لە نێو باخەکە ژێر و ژیانە لێرە چۆنە سەرۆکی خێزانەکە میوان مەبێت زانیاری لە خۆی وەرەگرم سلااو لەبێم کاتەوە باش دەستپێک سپاس بۆم دەربەتە ئەمێ بزانم ئێوە هەفتەیەکە بێ لە نێو باخە ئاژێن چی وای لێتان کرد بێنێرە بۆ قوربانجان لە خزمەت جەناب تارسکەم من ڕاستەکەی دەمێکە لەمان قەومەوە بەس بەداخۆ ماوەی هەفتەیەکە ئێمە لە ناو خێمەیان لەسەر جادە لەو بەرباران و سەرمایە کرێکی بووین ڕاستەکەی پێشتر کرێم پێ نەئادرا دەرکراین چەند شوێنێکی ترم گۆڕی هیچ دەسەڵاتم نەبوو پێشەوە من تقریبان 13 ساڵە زەواژم کردووە لەم 13 ساڵە هەر چۆنێ سپاس بۆخوا ئیشی خۆمان کردووە احتیاج بە هیچ شتێ نەبووین نەمایە شۆپەکمانکەوێ لە پێناوە دوو مناڵە بەخوای گەورە لەگە خێزان کارتۆنمان کۆ کردوێتەوە بە عەرەبانە ئیشی ماڵانمان پا کردووە عیب نەبێ تاالێتی ماڵانمان پا کردوێتەوە ئەنواع ئیشمان کردووە بە شانازیەوە لە پێنا داهاتیەوە دوو مناڵە بۆی بژێوی و معیشەتی بۆ دوو مناڵە دابینکەین بەس بەداخۆم ماوەی ساڵێکە زیاترە تقریبی ساڵێکە لەم قەوماوە خێزان تووشی حادسەیەک و تووشی نەخۆشیەک هاتووە بە بۆنەی خێزانەوە من بەسراومەتوانێ بە بەردەوامی ئاگام لەوە بردوومە بۆ لای دکتۆر بردوومە بۆ لای شێخ بردوومە بۆ لای مەلایش تا ئێسایی چارەسەرێکی نەبووە بەداخۆ هەفتەیە گەڵێن لە نێوم باخاژن بۆ خاوەنەکە وتی کە کرێنادن دەتانی دەرمانی کرد بەداخۆ بەڵێ دوای ئەوە چەند شوێنێکم گۆڕی چەندین جا مەحاولەم کرد لەم لاولا ئاین بەداخۆ شتەکە لە کۆنتترۆڵی من دەرچووە یعنی هیچ شتێک لە توانامە نەماوە ژیانتان چۆنە لێرە وەڵی تا بڵێ دۆخمان قورسە تا بڵێ دۆخمان قورسە شەڵا من خێزانەکەم نەخۆشیەکی دیاری ببووە بموتەوە عملیاتی بۆ کەم و ڕزگاریە بێ بەس بەداخۆ نەخۆشەکەی بە شێوەیەکە کە چارەسەرکردنی کاتیەوێ یعنی تەحمولیەوێ کاتیەوێ ئەبێت چاوەڕێی ڕەحمی خۆی گەورە بکەین بزین باشە بێتەوە یا بەرەو خراپترەڕوە کێشەکەی من ئەوەیە یعنی ئەو خێزانم نەبووە ئەمە هەر چۆنێ بووە لاریم لە ئیژ نییە بەخوا کە ئەچوون کارتۆن کۆ کردەوە کە کردومە هەر ئیشێ بۆیم کرد لە پێناوە دوو مناڵ بەخوا لەگەڵ خێزام هەموو شتێکمان کردوە بەس لەوەتەی خێزام وای لاتوە من هیچ شتێکم پێ ناکرێت بە بەردەوامە بێ ئاگام لێ بێ بەخوا مناڵم لە مەکتەبدا بڕاوە پێشەوەش بەخوا هەفتەی ڕۆژێ دوو ڕۆژەم نردمەوە مەکتەب پارەی ڕۆژایی مناڵەکەم پێ نەبوو بیان نێرم یەک دوو جا مامۆساگان تەلەفۆنی کردووە وتی ئەگەر ئاوا بێ فەسڵەگرن ناکرێت مناڵانە ئاوا بنێری دەسەڵاتم نەبوو من چی بکەم ڕەمەزانان و ناوڕاستی مانگی ڕەمەزانمان تێپەڕان داواکاریتان چییە پارشێ و بەربانکردنتان چۆنە وەڵای پارشێومان نەبێتە عیبە بە ناشکوری نەبێت من سپاسی خواگەم لە هەردوو خێگا بم نەبێتە عیبە پارشێومان تا تقریبان پێرشەوە ئەمانە بەخوای گەورە مناڵەکە هەر بە سەمون پارشێویانە کردو هەر بە سەمونیش بەربانگیانە کردەوە ئەیتر دوێنێ و ئەمڕۆکە بڵێن ئەم یەک دوو خانووی ئەو بەرخوا لێن ڕازی بێخوا پاداشان باتەوە هاتن تۆزە ئاگیان لێمان بوو هەنێ ئاگیان لێمان بوو دەستیان پێمانەوە بوو یارمەتیانە داواکاری چیاگەرم کەناڵە بکەی بە مینبەرێتەوە چی بڵێ چی بە حکومەت چی بە سەرمایه‌دار و خێرخواز وەڵای لە ڕێی ئەم کەناڵەی بەڕێستانەوە داواکارم لە کەسانی خوا پێدا و لەو کەسانی بەڕاستیانەوە خێر بکەن لەو کەسانی لە توانایانە لەو کەسانەی دەست ئەتوانن ئەیانەوە خێر بکەن خێر بۆ خوای گەورە بکەن لە پێنا ئەو دوو مناڵە لەم بارودۆخە ڕزگارم کەن یەک ژوورم هەبێ هیچ نەبێ و ئەرکم لەسەر شان بێت چونکەم بە بۆنەی خێزانەکەمەوە ناتوانم حالیم بستێ بجوڵم یەک ژوورم هەبێ سەقفێکی بەسەرەوە بەزەوە نەئی خۆم بم جارێکتە ئەو مناڵان نەکەونەوە سەرجادە محتاجی دەستی کەس نەبن دوو زعیفەن نامەوێت جارێکتر بکەوینەوە سەرجادە خوا نەخواست مناڵەکەم تووشی غەڵەت ببن خێزانەکەم تووشی غەڵەت خۆم تووشی شتێک ببم تەنیا داواکارم یەک ژوورم بۆ دابین کرێ بەزی خۆم بێ دڵنیابم لەوەی جارێکی تر مناڵەکەم ناکەونەوە سەرجادە من ئەمە چەندین جارێ لەمە قەومەی بەس ئێستا نەمێشوە کەس بە عیب و عار و نەبوونیم بزانێ بەزەیتر بەڕاستی لە توانامان نەماوە ئەم جارە بۆیە زەختم بۆ هاتووە بۆیە داوای هاوکاریەکەم جا مەمنونی ئەو کەسم بێ بەهانامانەوە بە هەر شێوەیەک هاوکاریمان بکە بە هەر شێوەیەک چەند کەسێکەکە بتوان یەک ژوورمان بۆ دابین کەم بەزی خۆم بێ ئیتر
ڕزگارم بێ لە کرێچێتی و لە خێمە و سەرجادە بەس لە پێناو ئەو دوو سەعیفەیە. بینەر و بیسەری موتەی سەرۆکی خێزانەکە بوو کە باوکی ئەم دوو منداڵاکەەوە خێزانەکەی شێر لە نێو چادرەکەیەوە خۆیڵێ هەشت ڕۆژە بێ ئەوان بەوەیەوەی کە توانای دابینکردنی کرێخانەوەکەیان نەبووە لە نێو ئەم باخچەی گەڕەکی ڕزگاری ژیان بەسەرە بن ئەگەر ئەمە بەلایەوە.